تۆزێک بگەڕینەوە بۆ ئەوەی کە نەورۆز چۆنە و لە کوردەواریە چۆن گریجیان پیا و بە پێی نەتەوە جیاوازەکان و وڵاتانی دراوسەی خۆمان و وڵاتە جیاوازەکان چۆن جەژنی نەورۆزیان کردوێتەوە و چۆن جەژنی نەورۆزیان دیاری کردووە و یەکێک لە خاڵە هەوبەشەکانی کە لە نێوان میلەتانە هەیە ئەو ئاگرەیە کە ئێمە ئەیکەینەوە لە نێوان میلەتەکانە ئەم ئاگرا وەکو هێمایەکە کە ئەکرێتەوە لە ڕۆژی جەژنی نەورۆزە. ئاگر هێمای نەورۆزە لە لای کوردەکان هەموو ساڵێکیش بە ئاگر یادیەکەینەوە هەمومان جلوبەرجی کوردی لەبەرەکەین کە ئاگرەکەمان کردەوە دەسەکەین بە سرود و گۆرانی نەورۆز و ئەم جەژنە بەخۆشی بەڕێەکەین و کە جەژنێکە پەیوەستە بە میلەتی کورد. یەکەم نووسەری کورد کە باسی دابوونەریت و واروە نەورۆزی کردبێت ئەویش ئەحمەدی خانیە کە ئەویش بە جەژنی نەورۆزی کتووە مەرسومێ قەدیمێ کوردستانێ واتە بۆنەی کۆنی کوردستان لە ئاینی یارسانیشدا نەورۆز بۆنەیەکی زۆر گرنگ بووە. جەژنی نەورۆز لە چەندین وڵاتی جیاواز ساڵانە ئەم جەژنە بەڕێوە دەچێت لە مێژووی کووردا 21 هەموو ساڵێک ئەم ڕۆژە بە یەکەم ڕۆژی نەورۆزدانرێت و هەروەها مۆرچی کوردەواری پێوە دیارە و بە جلوبەرجی کوردی و بەکردنەوەی ئاگر و بەوتنەوەی سرود و ئەم ڕۆژی نەورۆزە ساڵی تازەیە نەورۆز هاتەوە هەر هەمومان دەست پێکە بێ بۆ ئەم ڕۆژە. بچینە لای مێژوویکی تر کە زۆربەی سەرچاوەکان باز لەوەکەن کە ئەم ڕۆژەی نەورۆز سەرەتای سەرهەڵدانی دەگەڕێتەوە بۆ ساڵانی 4700 بۆ 2007 پێشزین واتە پێش دامەزراندنی دەوڵەتی مات چەند هەزار ساڵێک پێش ئێستا. ئەنجا بڕۆینە لای ئەو چەند وڵاتەی کە نەورۆزیان بە بەرزی ڕاگرتووە و چۆن ڕۆژی نەورۆزیان کردوێتەوە. با بچینە وڵاتی ئێران کە یەکێکە لە وڵاتانەی کە دراوسێمانە. زۆر بەڵگەی مێژوەکانن کە لە سەردەمی کۆندا ئێرانیەکان یەکەم ڕۆژی بەهاریان بە جەژنی نەورۆزدانراوە و باسییان لە مێژووی نەورۆز کردووە لە نێو خەڵکی ژێردەستەی ئیمپراتۆرێتی ساسانیدا. لە وڵاتی تورکیا ئەیژ وڵاتێکە کە دراوسێمانە لە تورکیا بۆنەی نەورۆز بۆ ماوەیەکی درێژ لە سەدەی 20دا قەدەغە بوو ئەم جەژنە بکرێتەوە بەڵام لە ساڵی 1990ەوە دۆنەکە بە بەرزی ڕاگیراوە و کە بە ناوی نەڤرۆز و لەلایەن خەڵکیەوە بەڕێوە چووە. نووسینی نەورۆز بە کوردی قەدەغە بووە لەو ناوچەیە خەڵک لەسەری زیندانی کراوە و هەروەها نەیانتوانیوە لەم ڕۆژەیە خۆشی خۆیان دەرببڕن. با بچینە عێراق کە لێرە لە عێراق نەورۆز بۆنەیەکی فەرمی نەبووە سەرەتا حکومەتی بەغدا زۆر جار هەوڵی داوەکە نەورۆز قەدەغە بکات بەڵام کوردەکان بە درێژایی سەدەی 20م ئاهەنگی نەورۆزیان جێڕاوە و ڕۆشنبیرانی کورد وەک پیرەمێرد هەوڵیان داوە نەورۆز وەک هێمایەکی نەتەوەیی زیندوو بکرێتەوە. لە دوای ڕاپەڕینی ساڵی 1991 نەورۆز بووە بۆنەیەکی فەرمی لە باشووری کوردستان. بچینە وڵاتی سووریا. لە سووریا نەورۆز لە سەدەی 20مدا بۆنەیەکی فەرمی نەبوو تەنیا کەمینەیەک لە وڵاتەکە وە کوردەکان دانیان پێنابوو هەمیشە لەژێر چاودێری هێزە ئەمنیەکان نابوون ئەو کەمینانەشگا بوون کۆبوونەوە ئاگرییانە کردەوە بۆی ئەم ڕۆژە بە بەرزی ڕابگرن بەڵام هێزە ئەمنیەکان بەردەوام چاودێریان نەکردن زۆر جای ڕێگری بوون بۆیە بۆنەیەکی فەرمی نەبوو ڕێگەیان پێناترا. لە 2000ەکانەوە حکومەتی ئەو کاتی سووریا ڕاگەیاند کە ڕێگەی بە کوردەکان دەدات مەراسیمی نەورۆز بجەڕن بە مەرجێک کۆبوونەوەیەکی سیاسی سێر نەکرێت ئەم بۆنەیە بەڵکو چێژی خۆشی خۆیان دەرببڕن چونکە زۆر کات ئێمە جەژنن کوردیەکانمان کە هەمومان پێکۆبینەوە لە باشوور بێ لە باکوور بێ لە ڕۆژهەڵات بێ لە خۆراوە بێ هەمومان کە بەیەکەوە ئەو هەستە نەتەوەیەتی و کوردایەتێمان لایە کە هەمومان خاچی خۆمان بە پیرۆزی سێرەکەین نامانەیە کەس داگیریکە بۆیە ئەوان ئەو کاتە ترسیان لێ نیشتە بوو ئاگرەکەنەوە خۆشی دەرەبرن بەڵام نەبێتە بۆنەیەکی سیاسی ئەمە لە وڵاتی سووریا. چینە ئازەربایجان لە وڵاتی ئازەربایجان نەورۆز ڕۆژێکی گرنگە هەرچەندە لە پێشوودا ڕۆژی نەورۆز لە ئاسیای ناوەڕاست و قەفقازدا ڕۆژێکی فەرمی نەبوو بەڵام دواتر لە وڵاتی ئازەربایجان و تاجاکستان و تورکمانستان وڵاتانی تریە و ناوچەیە نەورۆزیان خستە ڕۆژمێری خۆیانەوە. وڵاتانی تر کە چەند وڵاتێکەکە جەژنی نەورۆز لەلایەن زۆری دەوڵەت و نەتەوە و خەڵکی ترەوە بەڕێوە دەچوو هەروەک کازاخستان و قیرخستان و تورکمانستان ئاهەنگی جەژنی نەورۆزیان ساز دەکرد و هەروەها بڕێک لە خەڵکی باڵکی وەکو سۆفیەکان و ئەلبانیا جەژنی نەورۆزیان بۆ خۆیان ساز کردووە بۆیە جەژنی نەورۆز پەلی کێشاوە بۆ زۆربەی ئەو وڵاتانەی کە تایە نەورۆزیان کردوێتەوە بە بەرزی ڕایان گرتووە.
ئەنجا بێنە سەر ئەوەی کە سیانزە بەدەر لە ڕۆژهەڵات و ئێران سیانزە بەدەر ڕۆژی نەورۆز کە لە ڕۆژهڵاتی کوردستان و ئێران وەک ڕۆژێکی سروشت ناسراوە خەڵکی دەستنە نێو سروشت و ئاهەنگ دەیجێڕن بێگومان ئەم لە وڵاتی ئێران سیانزە بەدەرمان هەیە کە لەم سیانزە بەدەرای خەڵکی ئەتوانن لەو چەند ڕۆژەیە بتوانن بڕۆن بۆ خۆیان خۆشیەکانی خۆیان کاتی پشویانە و لە هەمان کاتیشە ئەچنە نێو سروشتەوە لە کە بە سروشتی ێزانن لەناو سروشتا ئاگرەکەنەوە وەک چۆن خۆمانی تر لە بیستویەکی سیا هەمومان خۆمان کۆکەینەوە بەرەو دوکان و قەراق و ناوچە گەشتیارەکانە ڕێن ئەوانی چێژ لەو بابەتانە وەرەگرن بۆیە ئەمە ژوای کردووە کە زیاتر بۆنەکە لای ئەوان گرنگی پێ بدرێت و بەبەرزی ڕای بگرن لە سەردەمی کۆنەوە گەلی ئێران بە تایبەتی گەلی کورد هاتنی ساڵی تازە و نەورۆزیان لە 12 ڕۆژی سەرەتای بەهارەوە پیرۆز ئەکرد دیارە کەمە بەس لەم 12 ڕۆژە 12 مانگی ساڵە و لە ڕۆژی سیانزەی بەهارە بە کۆتای پێکێنانی جەژنی ساڵی تازە ڕویانە کردە شوێنە گەشتیارەکان بێگومانەوەی کە باسم کرد لە کۆتا ڕۆژە ئەم 12 ڕۆژە وەکو 12 مانگی ساڵ کۆتا ڕۆژیش کە سیانزەیەمینە بە کۆتا ڕۆژە بە هەمومان بچین بۆ سەیران و خۆشیەکانمان لەوێەوە بەڕێ بکەین بێگومان چەندین زانیاری تریش هەیە لەسەر ئەوەی کە ئێمە لە کوردستان لە ئێران لە وڵاتانی دراوسێ من تۆزێ پوختریەکەمەوە بۆی کە کاتەکەمان فریاب بکەوێت بابزانین کوردستان ئاگری نەورۆز لە کوردستان ئاگری نەورۆز گرنگی تایبەتمەندی هەیە کە لەسەر چیا و دۆڵەکانی کوردستان ئەکرێتەوە خۆشی دەرئەبڕێ کە جەژنێکی خۆمانە دووهەمیان ئەمەوەکو ئاگرەکە تایبەتمەندیەکان لە کوردستان دووەمیاوەکو گەشت و سەیران کە بیستویەکی مانگ لە دوای ئەوەشۆ ڕۆژانی هەین و کاتەکانی تر کەش و هەوا خۆش بێ ڕۆکەینە سەیرانکاکان جلوبەرجینەتەوەی ئەم جلوبەرگەی کە لەبەری بن و پەیوەند و تەواوی هاوڵاتیان و خەڵکانی شارەکانی هەرێمی کوردستان و کوردستانی گەورە و کوردێک لە هەرجەیەک بێت جلی کوردی ئەپۆشێ و دوای ئەوەش کە ئاگرەکەمان کردەوە ڕەشپەڵەکە بۆ خۆمان هەڵەپەڕین وەکو ئێستا چۆن بینیمان لە مەهاباد کوڕان و کچان بە دەوری ئاگرەکەیە و بە گۆرانی نەورۆز ڕەشپەڵێکیان کرد بوو ئەمە لە کوردستانی خۆمان لە ئێران هەفت سین هەیە واتە هەفتەی سین چییە؟ زانین خوانی هەفتەی سین کە لە حەوت خواردن پێک دێت کەشتە سەرەتایەکانی بە پیتی سی دەست پێکات ئەم حەو خواردنەکە دانراوە هەموو خواردانە بە پیتی سین دەست پێ بکە باشە ئەم خواردانە ئەمە تایبەتمەندیەکانیانە کە لەوێ ئەم جەژنە بە بەرزی ڕاگرن یەکەم شت گرنگی خواردنیانە کە پێڵە هەفتەی سین دوای ئەوە چوارشەمەی سووریەت و پێش چوارشەمەی سوور دیدەنیە سەردانی ماڵ و کەسە و کار و ئەو کەسانی کە خزم و دۆستن وەکو جەژنەکانی تر سەردانی یەکترەکەن و خۆشی خۆیان لە یەکترەکەن ئەمان پێڵەن دیدەنی سەردانی یەکتر چوارشەمە سوورە پەڕینەوەی لە ئاگر لە دواشەمە ساڵی کۆن و هەروەها ئەمە پەڕینەوەی لە ئاگری لە دواشەمەی ساڵی تازە ئەمەش نەریتێکە کە لە وڵاتی ئێرانەکرێ سیانزە بەدەر ئەوەش کە باسم کرد سیانزە ڕۆژی کە خەڵکی دەرەچن بۆ دەرەوەی شار و خۆشیەکانیان بەڕێەکەن و کاتەکانیان لەگەڵێک بەسەرێکە بن و هاوڕێکان بێخێزانەکان بێ و ئەو 12 ڕۆژەی هیانە تایبەتە بە 12 مانگی ساڵ و ئاخر ڕۆژیشان ڕۆژی سەیران و گەشت و خۆشیەکانەکە بەیەکەوە بەڕێبڕن ئەچینە ئەفغانستان بزانین ئەوان تایبەتمەندیان چیە بۆ نەورۆز ئەفغانستان گوڵی سووریانێ جەژنی گوڵی سوور لە مەزاری شەریف کە بە بۆنەی نەورۆزەوە بەڕێوە چێکەم مەزارش لای ئەوان لەوانەیە پیرۆزبی خۆی هەبێت و لەو ڕۆژەیە گوڵی سوورەبەن و ئەرزانین کە لەوێ بە چەندین شێواز ئەی ڕاستێننەوە بوسکەشی یاریەکی نەرەتیە کە لە نەورۆزدا ئەنجامەدرێ بێگومان هەموو ئەو نەریتە جوانانەی کە هەیە تایبەت بە جەژنی نەورۆز لە ئەفغانستان ئەمەشی جۆرە یاریەکە لەوانەیە بە شێوازێ لە شێوازەکان لە نەورۆزە ئەم یاریە بکەن بۆ خۆشی دەربڕینی خۆیان بوو بێتە نەریتێک بەشێک لەوەی کە ئەم نەریتە بە زیندوێتی بێڵنەوە بۆ نەوەکانی دواتر هەفتە میوە هەیە ئامادەکردنی سەوزە و میوەی وشکراوە کە لە حەوت جۆر میوە پێک دێت ئەمە شەر پێیوەستە بۆوان لە ئێران خواردنیان ئامادا کرد کە بە سین دەست پێ بکە ئەمانیش حەوت جۆر میوەیان هەیە کە و میوانش میوەی وشکراون کە بتوانن چێژی لێ ببینین سەمەنە کە دروستکردنی هەڵوایەکی تایبەتە بە نەورۆز کە لە گەرمی کوتا و دروست دەکرێت ئێمەش هەڵوامان هەیە لە باشووری کوردستان بەڵام ئەمان لە گەرمی کوتا و بزانن چه تایبەتمەندیەک بۆ خواردنە زیاکەن کە بتوانن لەو ڕۆژەیە تایبەت بێ بە ئەفغانستان و خەڵک نەورۆزەکان بەم چەند بابەتە گرنگە نەورۆز بەڕێ بکەن چینە تاجاکستان کە سومەنەک ئەمەش دروستکردنی شیرینیەکە کە بە مەنجەڵێتی گەورە کە بە مەنجەڵی گەورە بە شێوەیەکی گروپ دروست ئەکرێ ئەم شیرینیە گەورەیە چەندین خواردی تایبەتە شیرینیان دروست ئەکرێ لەم پرۆژەیە ئەبەخشێتەوە بەسەر هەموو ئەو کەسانەی کە لەم بۆنەیە ئامادە ئەبن گوڵی گەردانی هەڵگرتنی گوڵ و گەڕانە بەناو گەڕەکەکانە ئەمانیش بۆنێکی تایبەتیانەی خواردن لە هەموو وڵاتەکان خواردن یان شیرینی ئاماداکەن لەگەڵ ئەوەشە یان یاریەک
یان بۆنەیەکی تایبەتیانەیە ئەمان هەگوڵی هەڵەگرن و بەنێو کۆڵانەکان ئاڕۆن بێگومان سرودی خۆیان هەیە و پێکەنین و خۆشی دەربڕنینی خۆیان هەیە بە جۆنی خۆرخۆر جۆرێکە لە یاری نەریتی کە لە نەورۆزدا ئەنجامەدرێت لە ئەفغانستان یاریکی تایبەت بەخۆیانە بوو لە تاکستان تا جاکستانیش یاریکی تایبەت بەخوانەیە کە بە جۆنی خۆرخۆر ناسراوە گۆشتی نەورۆزی ئامادەکردنی خواردنێکی تایبەتە بە نەورۆز بە گۆشت بزین ئەم گۆشتەی ئەوان چۆن ئامادەیەکەن و چۆن تایبەتیەکەن و لەو ڕۆژەیە چۆن پێشکەشیەکەن ئەمەش کۆمەڵی تایبەتمەندیەکە لە تاجاکستان پێشکەش دەکرێت ئازەربایجان یومر تادۆشی شەڕێ هێلکەیە لە نێوان دوو کەس بە تاقیکردنەوەی بەهێزی هێلکەکان ئەمە ژەبێتە بۆنەیەک بۆ خۆشی دەربڕین دوو کەس بەرامبەر یەکەوەستن خەڵکێکی زۆر لە چواردەوریان کۆبێتەوە وەکو یاریەک وەکو نەریتێ لە ناوخۆیانە بەهێزی یەکتر بزان کامیان ئەتوانێت سەرکەوتن بەدەستبێنێ ئەمەش بۆ چێژبەخشینە بۆ نەریتێکی جوانی خۆیانە کە ئەیهێڵنەوە و هەروەها خونچەی نەورۆزی ئامادەکردنی خونچەی تایبەت بە نەورۆزە کە تایدا خواردنی جۆراوجۆر پێشکەشەکەن ئەمانیش لەگەڵ خۆشی دەربڕین و یاریکردن و خواردنیش ئاماداکەن کە پێشکەشیە بکەن پاپاخ ئاتما هەڵدانی کڵاوە پڕ لە شیرینی بۆ دەرگای ماڵەکان ئەمەش کۆمەڵێک بابەتی گرنگە بەنێو کۆڵانەکان ئاسوڕێنەوە و شیرینی هەڵێن بۆ یەکتر ئەمە جۆرێکە لەو بابەتە کە ئەوان کردویانەتە نەریت و کاری لەسەرەکەن خۆش خورما خواردنێکی تایبەتە بە نەورۆز کە لە گۆشت و ئێسقانی بەران دروست دەکرێت بێگومان لە هەموو بۆنەکانە پەیوەند چەندین جلوبەرکی تایبەت چەندین یاریکردنی تایبەت خواردنەکانیشیان ئەنجا لەگەڵ هەمووشیە ئەمان تایبەتیان نەکردو گروپێک لە شوێنێک کۆبێتەوە ینی من سەرنجمە هەم لە وڵاتی ئێران هەم لە تاجاکستان هەم لە ئازەربایجان کۆبەری جەماوەریە لەگەڵەوەشانەوەستاون گەڕاون بەنێو کۆڵانەکانە بە جلوبەرجی ئاڵوواڵاوە ئەوەی کە تایبەتە بە نەریتی خۆیان شیرینی یاخود لە دەرگای ماڵانیان ناوە ئەم جەژنیان بە بەرزی ڕاگرتووە ئەمە کۆمەڵێ زانیاری بوو کە لەسەر ئەو ناوچانەی کە بە شێوازێکی باش توانیوانە جەژنی نۆرۆز بە بەرزی ڕابگرن بۆیە ئێمە وەکو کوردان پیرۆزبایی لە سەرجەم کوردانەکەین جارێکی تر و ئەم بۆنایەش بۆنەیەکی زۆر پیرۆزە هیواداریش سووتان بینی بێ لەو زانیاریانە و